پرۆسەی هەڵبژاردن و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک لە ماوەی ڕابردوودا نیگەرانی زۆری دروست کردووە، بەتایبەت لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەهۆی ساختەکاری و زەوتکردنی دەنگی دەنگدەران و نەبوونی گۆڕانکاری هاوڵاتیان بێ ئومێد بوون و هیچ متمانەیەک بەدەسەڵاتی سیاسی نەماوە. ئێمە لە ساڵی 92 تا ئیستا 4-5 جار انتخابات لە هەرێمی کوردستانە کراوە، خەریکە ئەچێتەوە سەر سیستەمی ئەوەی هەرچیتەوێ هەر یەک نەتیجە بۆ دەرەچێتەوە، هەر یەکێتی و پارتی دەسەڵاتدارن، دەسەڵاتداری زۆنی ئەم لایەکێتی و دەسەڵاتداری زۆنی ئەو لا پارتیە. سندوقەکانی دەنگان یەکەمیان نەزاهەتی پێویستی نەبوو وەکو خۆی. من لە ساڵی 2005ەوە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەتاوەکو ئێستا خەریکی انتخاباتم، بڕاتان بێ هەڵبژاردننی 2005 لە 9 باشتر بوو، 9 لە 13 باشتر بوو، 13 لە 14، 14 لە 18 لە 21 باشتر بوو. لە کوردستانە دوو هێزمان هەیە، ئەم هێزانە جەماوەرێکی تایبەت بە خۆیان هەیە. ئەم جەماوەرە هێزەکەیان چاکە و خراپکەوان هەرە چەند دەنگی پێدا. قازانج لە لای ئەوان ئەوەیە کە خەڵک نەچێ بۆ دەنگان، کە متمانەی هەڵبژاردن نەمێنێ، بۆی جەماوەرەکەی خۆیان چۆ سعری کورسی قیمەتی زیاتر ببێ. سیستەمی حکمڕانی لە ئێستادا لە قەیراندایە، ئەوەی خەڵکیشی لە هەڵبژاردن سار کردوتەوە ئەو مۆدێلەیە لە حکمڕانی کە هەیە. چاودێرانی بواری هەڵبژاردنیش بە پێویستی دەزانن بە دوای ئەو دەرچانەدا بگەڕین کە چۆن ساختەکاری کەم دەکاتەوە و جارێکی دیکە متمارەی دەنگدەر بۆ پرۆسەی هەڵبژاردن بگەڕێتەوە. ئەوەی کە هەبێت لە ئێستادا بە نسبەت ئەو پرسیارەوە جەنابەت ئەفەرموویت، بێگومان هیچ هەڵبژاردنێکی پاک و بێگرد و نەزیک لە هیچ وڵاتێکان نییە. بەڕاستی ئێمە لە بیرمانە دۆناڵد ترامپ لە 2016 500 ملیۆن دۆلاری خەرج کرد لە هەڵمەتی هەڵبژاردنە. هیچ گومان نییە لەوەی کە هەندێک لەم پارانە بەناشەرعی بۆ پرۆسی دەنگدانی تایبەت بەڕاستی من پێم وایە یەکێکە لەو دەنگدانانەی کە پرۆسەی دەنگدانی لە هەرێمی کوردستانە ناشرین کردووە. دەنگدانی تایبەت ئەگەر بەڕێستان چاودێر بوو بن لە ڕۆژی دەنگدانی تایبەتە، هەرچی خەسڵەت و سیمای دەنگدان بێت لە دەنگدانی تایبەتانە، بەڵام لەبەرەوەی یەکێتی و پارتی مستەفیدن سوودیان لەم دەنگدانە بینیوە، بە بەردەوامی لەم هەموو گفتوگۆ و توێژە ماراسۆنیانی کە لەگەڵ بلاسخارد و لەگەڵ هێزە سیاسەکان لەگەڵێک شاکردیان یەکێتی پارتی لەسەر هەموو شتێک ئەگەر ناکۆک ببن لە مۆزوعی یاسای هەڵبژاردنە، بەڵام لە دەنگدانی تایبەتە هیچیان کێشیان نەبوو، هەردووکیان پێداگریەکەن لەسەرەوەی دەنگدانی تایبەت هەبێ. بە بڕوای شارەزانی هەڵبژاردن ڕێکارەکانی ساختەکاری کەم نەکرێنەوە، متمانە بۆ هاوڵاتیان ناگەڕێتەوە. لە پاڵەوەشدا پێویستە دەنگدانی تایبەت نەمێنێت کە هۆکارێکە بۆ ساختەکاری، پاکردنەوەی تۆماری دەنگدەران، ناوی مردووان، چاودێری چڕی پرۆسەکە و کۆتکردنی ئەو ڕێکارانەی دەسەڵات بەنای بۆ دەبات بۆ ساختەکاری کەم نەکرێنەوە. ئەوە دوورە متمانەی هاوڵاتیان بۆ هەڵبژاردن بگەڕێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.